دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە نرخی حەجی بابڕی 7,100,000 دینار دیاری کرد. هاوڵاتیان بۆ ڕایکردنی مامەڵەکانیان سەردانی نووسینگەکانی حەج و عومرە دەکەن. ئەو کاتی کە ناوم دەچوو لە بازاڕی بوو، نە بازار شێخەڵای بوو، ناوەکەم لێ دەدا ناوم دەرنەچوو. تەلەفۆن بە برادەرێکم کرد، گوتم تەماشاکە، گوت ناوی تێدا نییە. زۆر دڵتەنگ بووم. خێزام دەرچوو پێشتر، یان یەکەم جار لێمدا دەرچوو بوو، خۆم دەرنەدەچوو. وەڵا لاخیری چوومە ماڵێ، زۆر بەدڵەکی سارد چوومە ماڵێ، وەڵا مال لەخوای بەزیادی لێمدا دەرچوو. باوەڕ قەناعەت بێ، ینی خۆشیش بێحەد بوو. لە خۆشیە خەریک جەڵ دەڵێمدا، بە یەقینی دڵ هەستم کرد ناوم دەردەچی. پێشەچی خوای گەورە شتێکی بۆ ئەوە کردم، یان بە پێش بکەوە ناوم دەردەچی، ینی هەستم دەکرد. هاوڵاتیان لەبارەی زۆری نرخی حەجەوە نیگەرانی و پرسیاریان هەیە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی حەج و عومرەی هەرێم دەڵێت لەو پارەیە $198 بۆ فیدیە و قوربانیکردنە و $7 بۆ دڵنیایی پزیشکی و بەشێکی تریشی بۆ خزمەتگوزاریەکانی دیکەیە. لەبارەی نەبوونی گەشتەکان بە وشکانیش ڕوونکردنەوە دەدات. دەبووای ئەم ساڵ لەبەرەوەی حکوومەتی سعودیا بڕیاریدا کە پاسەکانی عێراق نەچنە مەکەوە، دەبووای ئەم 8 پاسەی کە دەچێتن هەموو لەسەر تێچووی حاجیان بن، ساقەکانیان و تێچوویان بدرێتن و تەنانەت پشکی حەجیشان لە پشکی حەجی هەرێمی کوردستان ببڕێتن. ئەمانە هەمووی دەبووە بارگرانی لەسەر حاجی و لەسەر پارەی حاجیان. ئەم ساڵ حاجی 7,100,000 دەداتن، پێویست ناکە لەوێ پارەی فدیە بداتن، واتە نزیکەی $200 دەکەوێتن. ئەگەر ئەمەش هەر لەسەر گیرفانی حاجی حسابێتن دەکاتە زیاتر لە 7 ملیۆن و نزیکەی 380,000. ئەم پارێکە درێتن بە هیچ شێوەیەک هیچ پارێکی دیکە ناداتن بۆ قوربانی. ئەو هاوڵاتیانەی ناویان لە تیر و پشک بۆ پرۆسەی حەز دەرچووە دەتوانن لە ڕۆژی چوارشەممەوە سەردانی نووسینگەکانی حەج و عومرە بکەن بە مەبەستی تەواوکردنی مامەڵەکانیان و دانانی تێچووی حەج. لەبارەی پێداویستیەکانی بۆ تەواوکردنی مامەڵەی حەج پێویستە پاسەپۆرت و کۆپی ڕەنگاوڕەنگی هەر یەک لە پاسەپۆرت و کارتی نیشتیمانی و کارتی زانیاری لە یەک لاپەڕەدا ببەن. دواکاتیش بۆ وەرگرتنی مامەڵەکانیان و پێدانی تێچووی حەج ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 27/11/2025 دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.